من ناوم ئاسۆ عوسمانە لە تەمەنی منداڵیەوە لە خێزانێکی هەنگەوانی دەستم بڵین چاوم کردوێتەوە هەر لە مناڵیەوە کە چاوم کردوێتەوە لە ناو پیشەی هەنگ و هەنگداری و بڵین لە باوکمەوە کە خەریکی پیشەی هەنگەوانی بووە و حەزم لە کارەکە بووە حەزم لە ئیشەکە بووە و زیاتر چوومەتە ناو ئیشەکەەوە زیاد لە 15 ساڵە من وەکو هەنگەوانێک دەسم لە تەمەنی گەنجی وەکو هەنگەوانێک دەسم کردووە بە پیشەی هەنگەوانی بۆ نزیکی 12 ساڵ پێش ئێستا من وردە دەستم کردووە بۆ سەرەتا ئێمە هەنگی بۆ نمونە هەنگی ڕەچەڵێکی باوی ناسراوی جیهانیمان هێنا دوو جۆری سەرەکی سەرەتا ئێمە لە کرنیۆڵیەوە کە هەنگێکی سلۆڤینی و سربیە لە ئەومان هێنا هاوردەمان کرد دایکەکانیان و هەنگی کارنیکا کە جۆرێکی ئەڵمانیە ئەوش بە هەمان شێوە هاوردەمان کرد لەگەڵ چەند جۆرێکی ترا کە ئەوانی تر لای ئێمە بڵین نەجاحەتێکی وان نێنا یان بەدڵمان نەبوو لەگەڵ ئەوانەیە من چیم کرد هاتم لەسەر ئەو جۆرانە وردە چاکردنی ڕەچەڵەکم کردووە ساڵانە چی باشە من بە پەروەردەی ئەەکەم و چی خراپە بۆ نمونە لە ناوی ئەدەم وردە تاکو و گەشتوینەتە ئەم حاڵەتەی ئێستا کە سوپاس بۆ خۆی گەورە هەنگێک ئەتوانم بڵێم فول مواسەفاتە یان هەموو سیفاتە باشەکانی تایە کە هەنگەوان حەزی لێتی بەخێویکە زیاتر لە 10 ساڵ ئیشم لەسەری کردووە بە نەوەنەوە هەنگەکانم وا لێ کردووە گەیاندومەتە ئەو ڕادەیەی کە ئەو پەڕی بێزارکردن ینی بێزاریان بکە نەک هەڵدانەوەی سنووق نەک بۆ نمونە دەرهێنانی هەنجوین تەواو بێزاریان بکە ئەم هەنگە پێوە نادات حەز بە پێوەدان ناکات تەنها ئەوە نەبێت بۆ بەرگری خۆیەتی ئەو چ زۆی کە هەیەی بۆیە ئەمە لە دوای نزیکی 10 ساڵ بۆ 12 ساڵ ئیشکردن و پاکردنی ڕەچەڵک و ناچار بووم پانام بردووەتە بەر دەستگای بڵین ئامێری پیتاندنی دەستکرد کە زیاد لە 3 ساڵ 4 ساڵە من ئیشی لەسەرەکەم ناچار بووم بەو ئامێرە کە پیتاندنیان بۆ بکەم کە هەنگەکانم تاگڕەک دەرچن یەک ڕەچەڵک دەرچن ئەتوانم بڵێم ئێستا کێشەی ئەو خەڵکی ئەو هاوڵاتی بەڕێزانی کە باخی هەیە و حەزەکە هەنگ بەخێو بکات کە ئێوێ لە ماڵەوەی خۆیان بۆ نمونە لە حوشەکەی خۆیان هەنگ پەروەردە بکات ئەتوانی بڵین ئەو کێشەیەمان چارەسەر کردووە نە بێزارکەرە بێ بۆ دراوسەکان نە کێشەیە بێت لەگەڵ مناڵا پێوە بادیان بۆ نمونە لە ماڵەوە لە حوشەکەیە بەخۆیەوە بدات نە کێشەی ئەوەی ئەبێت بۆ نمونە بەدلەیەکی ئەستور و کڵاوێکی گەورە لەسەر بکات و شی ئیشکردن یان لاستیکی ئێستا فێر بوون لە دەستکات و خۆی بپێچێتەوە ئەوەکو وابێ بڕاو بۆ جەنگ پێویست بۆ شتانە ناکات بە ئارامی زۆر باعتیادی ئەتوانێت ڕۆژانە سەردانی هەنگەکانی بکات و لە ماڵەوە و لە باخچە و لە باخەکانیانە پەروەردەی بکەن.